بینەرانی زێدە عەزیزی پاسی یادگار سڵاوتان لێبێت. پاسەکەمان هێناوەتە زاخۆ لە ناو کەشووەوایەکی سارد و گۆڕاوی زستانە. مەبەستمانە بەرنمەیەکی باشتان پێشکەش بکەین. دیارە کۆمنت و نامە و تەلەفۆنی زۆر هاتووە سەبارەت بە کێشەکانی ئەم سنوورە، هەر لە کەرتی تەندروستیەوە تا ئاگاتە کەرتەکانی تایبەت بە خزمەتگوزاری گشتی و دۆخی هاوڵاتیان. ئێمە لەم بەرنمەیە میوانداری سەرۆکی شارەوانی و بەڕێوەبەری گشتی تەندروستی زاخۆ و هەروەها بەڕێوەبەری ئاسایشی دەواازەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل دەکەین. مەبەستمان بوو کە قایمقام یاخود نوێنەرێکیان لە ناو بەرنمەکە بێ، بەڵام ئەوان ڕەتیان کردەوە کە حەزوریان بێت لە بەرنمەکە. ڕێگەی دەواازەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل لە دەستە چەپی من کە دێیتە بەرەو ئیبراهیم خەلیلە چیت ڕێگەکە تا ڕادەیەک باشە، بەڵام لە دەستە ڕاستی من کە ئەو هەموو ئۆتۆمبیلە و خۆتانەی بینن ئەو هەموو فشارەی لەسرە ڕێگەیەکی وێرانەیە. ئێمە هیوادارین کە سەرۆکایەتی شارەوانی زاخۆ، هەروەها پارێزگا و پارێزگاری دوهۆک و هەروەها هەر لایەنێک کە بەرپرسە لەم مەسەلەیە زوو بەدەمەم ڕێگایەوە بێن، هیچ نەبێت پینە و پەڕۆی بۆ بکەن و بەقیر ئەو چاڵانە پڕ بکەنەوە. چاوەڕێی پاسی یادگار بن، با کۆمەڵێک زانیاری و پرسیاری نوێوە دێینە خزمەتتان. فەرموون. بەڵێ ئەزیزانم، بۆ ئەم وێستگەیەی پاسی یادگار هاتوینەتەوە ناو پاسەکە لەگەڵ جەنابی ئەندازیار بژار مونیب، سەرۆکی شارەوانی زاخۆ. کاک بژار سڵاوتان لێبێت، سوپاس بۆ حزورتان لە ناو پاسەکە. ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ئێوە وەکو شارەوانی زاخۆ تا چەندە خۆتان لە خۆتان ڕازین لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری ئەوەرکانەی لەسەر شانتان؟ بخێر بێن سەر چاوا بێم فرسەتێکی زەرینەکو ئەمل بێرە حاضر بین نسبەت شارەوانی زاخۆ ئەگەرم بین بەحەسکین کو خزمەتگوزاری ئەرکێمە ڕئیسی کو خزمەتە هاوڵاتیایە. ئەوجا ئەگەرم بێژین ئەم چەند ڕازینە ئەم وەکو خۆ ئەم ببینین کو ئەم گەلک هاوڵات دین بە لە بێژە ڕازبین و خەلکێ ئەوە دوێت پرسیارە خەلکی بێتەکردن. خۆتانەوەندەی فیدباکتان پێگەیشتۆتەوە، هەستەکەن ئەوەی لەسەر شانتان بووە، ئەو واجبەی لەسەر شانی ئەوەیە جێبەجێتان کردووە یان مقەسیر بوون تایە؟ الحمدلله واجبێ سەر شانی مەمەیە جێبەجێ کردی و احتیمال ئەمە گەلەکەش تااقەتە خۆزیرەتر ژیە شول کردی، هەنی وەکو فیدباکی جەنەبێتە بەحث کرد ئەدبێژم سەدایکی باشە هەیەکردن و خەلک تا ڕادەکە مشتێن بێژین 85 حتى ڕازینە کو ئەفکاریامتکەین. باشە، ئەو بوارانەی کە نەتانتوانیوە تایە سەرکەوتوو بوون، ئەو پرۆژانەی کە نەتانتوانیوە جێبەجێ بکەن لە زاخۆ چی بوون؟ چونکە ئەوەندەی نامە و تەلەفۆن و کۆمنت بۆ مناتوە هاوڵاتیانی زاخۆ لە ڕووی خزمەتگوزاریەوە ناڕازین. بەێ ئەو خۆ الڤێرێ بڵە مرۆڤ بابەتی تازە شروڤە بکرد و هاوڵاتی تایبەتی خەلکی زاخۆ یعنی ڤیانێکی ڤیانێ هەیە هەستێکی هەستی هەیە کو دوێت باژێرەوی ببتە باژێرێ دەرەجە ئەیەک یان نمونەترین باژێرت کوردستانێدا و حەقەژی یعنی ئەف سیفاتێت باژێرە زاخۆ هەیە و یەکش هەمی سیفاتێت و گرنگتر خابیرێ زاخۆە. بەڵێ ئەو کۆمنتی لەسەراتوانی ئەڵێ خابیر بۆ هەموو جوانیەوە ئیهمال کراوە، پشتگوێ خراوە، یەک مەشروعی لەسەر نییە. بالفعل ڕاست پێشت ینی لێوارەکانیشی باسەکەن ئەڵێن لەلایەن کۆمەڵێک دەوڵەمەند و تەجاوزکارەوە تەجاوزی کراوەتە سەر و خەڵکی فەقیر ناتوانێت بچێ بەلایە. بالفعل ینی ئەگەرم بینمە بەحسی خابیرێ زاخۆ کرد من نازانی کۆمین سەرڤێ هاتینە بەلێ خابیرێ زاخۆ نزیکی 18 کیلومترەوە باژێرە زاخۆ چت باش یعنی مخابن تانوکات و سەحکیە احتیمالە دوو ئانسێ چایخانە ئانگازینوێت ئەم نابێژین ڕێکرد بیدایی چونکی مەڕێز بووی هاوڵاتیەک و احتیمالە شیان نەبینە بەلێ ئەگە سیستەمەکی باش هەبوو ئەو هەمی بوانە کوڕنیش و سەر هەندێژە مزایدەکی علنی هات باکردن دیف دیزاینێک و با ژێربانی دەینەتن احتیمالە دا استمفایەکی گەلەگە لە مازەژێ ئەدیتن ئەو یەک لە دوێژی احتیمالە ئەبکێ ماسی دا نەبێت مبالغە درێژایی و خابیرێ هەمی
تشيت بيت احتماله بارك احتماله 20,000 حتى 3,000 جنجا دالوانجرها كوم بن يعني ما تشمو فاش خابيري نديتيا يعني ام حتى كارك جدكين حقت يعني حتى ام كارك بكين بو خاب ناف خابير زاخودا بروجتان هبوا بو خابير بله بالفعل پێشکەشی کوێتان کردووە جوابتان وەرگرتوتەوە ما بروجه هاي ما تقديم كري ما من بريكا مديري عام تقديم كري بريكا هرم داري تقديم كري طبعا اگر بروجه امواكو كلفه حساب كين بلي از مساروك شارواني بروجه وانا كو نزيكي 6 مليار بيا 6 مليار تني بو قربوية هاولاتيان بارزكو اغلبها كلينا سند اللي بين خابيري يعني شنكي بتشتكي غريبة راستي سيد 6 مليار عفوا بو قربوا انا بيا اشني نزيكي 6 مليار بو تشيكرنا كورنيشا و بيجين مصرف كراوة نخير ديفان قيرانو دا 6 مليار بتني بو ليفيان خابيري براستيج يعني اجي من جهه صلاتي زحمته يعني 6 مليار باش زحمته باسی تەجاوزاتەکەین بەڵام بەر لەوەی باسی تەجاوزات بکەین تۆ ئاماژەت بەوەدا کە ینی بەگشتی لە 90% کارەکان خەڵک لێتان ڕازی و خۆتان لە خۆتان ڕازین لە 14 سی 2017 بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار لە لێدوانێکی تایبەت بۆ پەیامنێری کوردستان 24 ئاماژەی بەوەدا کە لە ماوەیەکی زۆر نزیکە شارەوانی زاخۆ ئەبێت ئەچێتە پلە نایابەکانەوە بۆی ئێوە بەبێ گەڕانەوە بۆ مەرکەز ڕاستەوخۆ پەیوەندی بە وەزارەتەوە بکەن ئەوە 2 ساڵ تێپەڕی و ئێوە هەر نەچوونە پلەی نایابەوە كاكيتقار حقات يعني بلا ام هميت شتوشنكي از حست كمت اعلام دامر الصراحه باخه بده يعني هولات تيجي بظن قرفت الكيريا و بكون مرجع قياده جي بظنت اوريش الكيريا حقات يعني اول جنوب بحث كري ما اوريشكي ما ظن هي بجوبدانا نيفيسارا للاين وزارتها يا للاين نخير وزارتها يعني ما قالك نبي صارت هين احتمال ما افدو صاله جاب نهاتيش مرجعتان كوي اما مستوى كانت انا راسي كوي بله اگر اتو بحثي جنابته بحثي مرجعي بكتري بديو قشتيه وباريزقها اشني بو وزارتش او بلانايا براستي يعني هنجي كيف ما قالك هات وهميجي وعدانا يعني ما كتاب خلاص كرش مديري عام مجلس بلدي موافقه لسركير بشتي هنجي شو بارزقه امذاكر شو وزاره جي امذاكر يعني وديف قانون اداره بلديات كود بيشت هر قضايا قبت on هر بوجيرك بت 600,000 نفر نفوسي زياده تربتن مستحقه بتا بلانايا باش يوبون باش بيجن ديفرين مايانات شبت تكونوا ام قضاينا يعني نظام من نحزه تشيكرنا عندك كارا أصلاً بدو شونت كردوا خود سببك شيء بدو شون آخر تجقط يعني أول ديفرين مايانات شبت باش قانون إدارة بلديات يهاتي بسند كرن نيانو كجيه جل كفنا ويد بيشتن 600,000 زيادة نفوس منطقة كبت حقه بتا بلاناياب باش بيجن لا لازم مركزي محافظة بت باريزقا تاتشند هاو كار لقليو پارێزگا و پارێزگاریش حقات يعني از بيجم كو اگر ام بين سحكين ام دي نحسي كتابات تخوكين يعني قال نبي صارت هين احتمال صالة تأخير 2 صالة تأخير لمحافظة بلي يعني ما مشكلة يجنوس راوتان صالك 2 صال تأخير بلا محافظة يعني ما مشكلة ما ظنت هين يعني بونو مناسيك نموني بو تبيجم هولاتيك خانيكي تجاوزي هي ادناف جادي دانا ام نشين تمليك بكين و اجادي جي ناغورم يعني دلي هولاتي جي نمينت بس جاده وغورين بو بتسكني دو تمليك بتن اما نوكمس باش ما كتاب شكر بو قربوي انه اف هولاتي بيت قربو كرن چونكي خانيكي كفنا بري 2000 دي فياسا جمانه بيش بلا بيت قربو كرن وخانيكي يعني كفنا جينا خانيكي 2 طبقه وكبرى راضيه كتاب شوي بو قربويش هرم داري بو بارزگاه خدای بزرگ اصلا زار بس آن 2016 آن هیوا 2016 حتی نوکه جاب نهاتیه حالاتیه برغبه کواتا دعوه کریه پارێزگای دهۆک لەگەڵ ئێوە کەم تەرخەمە
ئەو دوزانی ئەو خۆ چکە تو ئاماژت پێدا کتابتان هەیە ساڵێک 2 ساڵ وەڵام نەدراونەتەوە کەم تەرخە من بەرامبەرتان والله ڕاستکاوبین ئەوجا يعني قەزدامە ئەوەیە مە دوسێ جۆرەژیە گوتیە پارێزگاری مە گەلک کتاباتت هەین تاخیرت بن مە گوتیە ئیدارە عام برا کتاباتت مە گەلک تاخیر بن گەلە جۆرە دەست نیشان دەستی خۆنی بش هێشتا کێشەکە بەردەوامە هێشتا کێشەکەش بەردەوام باشە ویستوتانە ڕێگری لە تەجاوزات و تعەدا و پێشێلکاری بەرامبەر مڵک و ماڵی گشتی بکەن ویستوتانە ڕێگری لێ بکەن دەستگیر کراونەوە وایە؟ بالفعل بالضبط وایە يعني ئەو شاهینگەجی چێبی ملک و ماڵی گشتی بی و سەنەد بی سەنەد یە شارەوانیە بی ملک صرف عرەسە بی يعني قەتعا پارچەزەبی بی ئەو ئەف ئاریشەژێ چێوی حقت يعني هێشتا ڕێگری هەیە لە کارەکانت ئاسڕاستی بێتە ملک و ماڵی گشتی ئەملێرەدا وەکو بێژن شروع بکەین توضیح بکەین يعني ما ملکی ئەوقافێ هەیە ملکی مۆلیە دارایی وەزارەتی دارایی هەیە وەزارەتی ئەوقاف هەیە وەزارەتی ڕەوشەنبیری و لاوان هەیە و شارەوانی هەیە هەندی ئەف ملکی گرێدای شارەوانیە بە ئەمشین ئەڤەمانی ئەمە لە ئەلامێژی داخبین بلا سەحکینێکات تەجاوزات چێبییانە ومە نەهێلادیە وەک گوتێ جەنابێتەجی سەران نەهێلانەمە و تەجاوز بێتکردن ئەم دەستگیر کردن باشە بەس یەدیێت ئەوقاف مثلا بوون منە ئەوقاف مالیەیە ڕئاسا وەزارەت تعلیم عالیە ئەوە ینی ما کتاب نویسان ڕێکردیە و مە بشەفە هیچ گوتە جانبێ پارێزگاری هێشتا تەجاوزات لەسەر مڵک و ماڵی گشتی لەلایەن کەسانی خاوەندە دەسەڵاتەوە بەردەوامە لە سنووری قەزای زاخۆ با بڵین تا ڕادەک کێم بووە بەس هەر هەیە باشە کێم بووە ینی ئەو خەڵکانەی لە دەرەوەی وڵات لە تورکیاوە داخلی هەرێمی کوردستانە بن بە ڕێگەی ئیبراهیم خەلیلادێن ئەو ڕێگەیە هی ئەوەیە واجهەی زاخۆ بێت خەڵک لێوەی بێتە ناوەوە دەروازەی شارێک بێت هی ئەوەیە بالفعل ئەم بەحسی سنوورا بکەین چونکی ئەلڤێرێ ئەوریشەکی کێشەکی گەلک مازمێ هەی دەواازە براهیم خەلی نەسنوێ بۆ ژێوانی سنووری ئەمەنیە بەس وەکو ئام خەڵک هەممی بۆ ژێوانی زۆخناستکە باسییان پرسیارەکە پرسیار لە سەرۆکی شارەوانی بکە بزان ئەو ڕێگەیە بۆ وایە ئەگەر جەنابێتە 2017 بێت بێژم ما بڕێکە کاک حەمید عەلی و موافقەش وەزارەتە دارایی وەرگرت كنا ام في جاده چیکین برای کار راستم خو جاده چونه بو ابراهیم خلیل مبدو ما هیچ جیگینا و از فخر و شانازید بیجم سپاسیا خدای تعالی کین ایک و دو سپاسیا وان انداز زیارت کین وان تیمات کین کوب کمترین مدة ما تشکر کمترین مدة نزیکی اد بیجم از خالد نبم 4 هیب آن 5 هیب او جاده 9 کیلومتر ما تشکر قال جاده خدمي قال دو جادت بو رئاسة صحيحة يعني كباراني كباريدي تر جيان إتيانا منه بله بو برياني بوليسي هاتو شو بو شوفيرة كان بو واني داخل بن يعني منظرك إيجار ناشرين بالضبط دروازيك يعني شونيك النابي أو دروازي شاريكي جواني وكو زاخو بيت بله جاده هاتنه رزا مدينة هاتي حتى نوكا ورادستي ما نبيه حقق او ایک و یوش همیه مهمتر کنو که سخبیری و اتیتا کرن بری سه روز دیسا دیم قال که حمید علی ما یاخفتی رضامندی ده بود کو بجر جر سخبیر بکه حتی هم بزانین اف ورزی زبستان جدر کبر یعنی مشکلات دستالات و سنورایه وقتی امجاده که چه که نه دستالات مجیبتن احتمال خلقك راضی بن خلقك جرخنیت گرن باشه بجن اونا سنوری باشه تو مشکلت کی کاک بجار احمد حاليا ناوڕیانم پێمەڵن نزیکی گۆڕستانی زاخۆین ئەو ترێماوەیەک تریتر جێگە نامێنێت یا خەڵک بنێژن ینی ئەکرێ ئێوە وەکو حکوومەت و دەسەڵات لێرە هیچ پلانێکتان نەبێ بۆ ئەم مەسەلەیە کتابی نیشە جەنابێتە دێدم من نەزانی ئەف پرسیارەیە هەی بۆ 4 2016 من کتابی ڕێکردی ئەنومە دوو جهت دەست نیشان کردین جێگەشتان دەست نیشان جێگەشمان دەست نیشان کردیە 3 دوونم لە لای بەرزیر 15 دوونم لە لای دەشمر چونکە باژێر کەتەل ئەولاش دوو جێگەمان دەست نیشان کردو لە مانگی 4 2016 حتا ئێستا ڕێگری چییە کە یعنی ئەوێت چێ ناکرێ بۆی ببێ بە گۆڕستانێکی نوێ بۆ زاخۆ چووکەوی تریتر تەحملی نەماوە ڕێگری ئەوت بێژن على اساس شلای پلانسازی و مدیریت تخطيطا دهوكي انه احتمال اول لاي الشرقي فبتن زياره شي بدي هوا تاثير الهولات يكد
بابا هینش ئەمە مەسلەیەک نییە ئەبێت زۆر بە خێرایی چارەسەر بکرێت طبعا يعني ئەی بۆ وا خەمساردن ئێمە مشکلە مە ئەوە ئێکشکی تاباتێت و تاخیرت بن مانگی 4 2016 ئەوە دێ مانگی 4 2019 ئەوە 3 ساڵە ئێ باشە 3 ساڵە کەس نەبیە ئەلو بێجه بابا ئەم نزانی جهی دەست نیشانکین وەرن هین ئێستا داوا لە کیەکەی حالیان لەم بەرنامەوە ئەمە باشترین فرسەتە داوا لە کیەکەی بێت خێرا چارەسەرێکی بۆ داوا لە مدیریت تەخطیط ئەمڕاین دەکەم بێت یەکسەر چارەسەر بکەن جهی بوومە دەست نیشان بکەن چونکی دەست نیشانکردنە جهی نەخلاص کۆتایی پێتێت ما بوچی 2016 ئەف نویسارە کرد هنگێ زیارەت قەپات نەبێنجی ما گوت بەری هنگێ بلا چونکی ساڵێکێ بلا مە مەجال هەبێت ئەم زیارەتێکی باش چێکین بابا هاوڵاتی الژیانە خۆدا زاخۆنە مرتاحم بلات بن ئاخێدا مرتاح بن ئەمە لەسەر بکەن ئەیمانی ئەبەیە حقیقت ئەبێ کەواتە هاوڵاتیان لە زاخۆ لە کاتێکە لە ژیان نەر نامورتاحن کە ئەچنە ناو گۆڕستانەکەشەوە هەر ئەبێت بیر بکەنەوە بەردەوام بن لە نامورتاحی ئێمە کۆمەڵێک هاوڕێی و گەنجی ئەزیزی زاخۆ و سنووری زاخۆ هاتوونەتە ناو پاسەکە بە سوپاسەوە دیارەوانیش چەند پرسیارێکیان لە ئێوە هەیە با بچینە لایەن مایکەکە لای کێ بوو لەو کاکەیەوە لە کاکە نزار دەست پێەکەین فەرمون دەستخۆشیر کۆک بژارکەم کۆیک ئیکەم بە پرسێ زاخۆە شیای فێجر عاتێ بێت هەمی پرسیارە ئاراسەی جەنابی بکەین پێوی با قای مقامی زاخۆ لێرە بەرهەف بە وەڵامی ئێوەشە دەمەوە بۆچی قایم نەبووە باسی ئێوەشت بووە پرسیارەمی هایکێ ئاراستی بژاری 2012 وەرە ڕۆژنامەوانجی بەشێکن ڤیجیڤۆکی حتانو کە پارچین عردی وەرنەگرتنە نافتۆن هاتنە پرسیارە دوێژی باجی رزاخو هر دم ام درد کردن کسی که بیانی قصد از خود که بجد هیم خدانه تاکینه و هیم خدانه دروازه برایم خلیلن حتی نو که لی ابتنی ام بینید که دیکیله و بزاخویه دیسان دروازه ویژه خیره و بود در وی باجی رزاخویه زور سپاس بو ایوش دوایه و خاتونه فرمو خود بناسینه و از هناش نحیا در کار آدیم که شام جهر عوا بو بسیارم بو جناب قای مقامیه بس لیبورین و آماده نبویه حتی نو که عمل سر آخا در کار حتی نکه طاب و خانیت منینه بو چی عرده هات یا ترخان کرنه بو خدا نت عردی بو 140 قطعه هاتی ندا باش کنه بس حتی نکه نکت نسر ناوتانا بو چی یا دوی جی نکه لوفا شهران شپشتی وی بارانه و بفره لوفک و هات یا خاره یا کت یا جاده دا گند دشتخه و دشت تخه و پرخه و گله گند دیب سروه و ناحیه ونه و یاد یا گتنه بوریک و پراحتانی که کس نه تا چه دیو چون بو نکره بو چی سپاس دوایه و که پرسیاری هبو بفرمو ایرشناجی زاخو بسیارم بو برزی لوی باجری هکر دوری و برا دو بر پرسا حساسیت گلی کو دو هبت ده ایک حزب جیدابت خلکی وی باجری وی تاقی زرارمند بن باجا هندیدن اف کیشه دایما یا هی بر پرسا کلویر دوامت تطویر و بری دوامت حساسی گر و بریه که دیه هی خلکی وی باجری وی تاقی باجا هندیدن سپاس بو یوش فرم از گوهدار بستان خلکی ناحیه رزگاری ما سنوری مدا چار کومالگه هنه جوا کومالگه حتی ویگا ویجی مثلا طابو چی شوی نهات یاده ما نه خانی نه دکان نه مارکت نه خوارنگه چی شوی طابو نهات یاده ما یا ترجیم کومالگه سنوری مدا گمرگا ابراهیم خلیل بناوی گندی ابراهیم خلیله مخابن حتی ویگا ویجی یعنی چه تشبو گندی نهات یا گندی ابراهیم خلیل نهات یا طابو کرن يعني هم هيفيدار انه مثلا سر في برا سر مساله طابو ده راوستن سپاس زور سپاس که گفته احمد فرحانش سنتر باجر زاخو بسیار من بو جناب سروکی باجر وانیا زاخو گلک جراف گودنه تیتا گوتن کو باجروانی زاخو گلک گرنگی دایب درست کردن پارکا و گلک خلق جد خازن گلک اف گوتنه جد گوتن کو خازی نیوکا آن ربع کا و گرنگی بدانه داباب جادن مجی کل گلک تا خو گرکا کو ام بجن تا خطوانش نه تغییر کردن و آخر باشه که دیتر من ویت اسکورتی بسیار بکم اف کار و چالاکی باجروانی زاخود کتن گلک جرات هتن گوتن کو بدینه اره باجروانی زاخود چه سردریت گلوان دینا کتن اگر کو کسی که دی ببتن پشتی جناب اندازیاری ببتن سروکی باجروانی دی چه واش سردریت گلوه کیسه ها بکت زور سپاس برلوی بیملای کاک بجار دیاره باسی قایم قامیان کرد
ئێمە پەیوەندیمان کرد بە قایمقامەوە کە حزوری بێ لە بەرنامەی پاسی یادگار چەند جارێکیش ئەخیر جاریش سەعاتێک پێش بەرنامەکە بوو بەڵام ئامادە نەبوو حزوری بێت لە ناو پاسی یادگار تەنانەت ئامادە نەبوو بە تەلەفۆنیش قسەمان لەگەڵ بکات نەخۆی نە هیچ نوێنەرێکی قایمقامیت ینی سیر ئەوەیە زۆربەی پرسیارەکان ڕووی لە قایمقامە لەم سنوورە ینی خەڵک باسیەوە کات ئەڵێت جادە و ڕێگاوبانەکانمان هەلی کار هەبوونی واستە و مەحسوبیەتێکی زۆر لە ناو دام و دەستگاکانی ئەم سنوورە خەڵکدا ئەمەزرێ ئەگەر واستەی هەبێ ئەگەر واستەی نەبێ ئەبێ لە ماڵەوە دابنیشێت هەیە یەکەمی زانکۆیە تا ئێستا تەعین نەبووە هەیە لەم سنوورە نەوتاویە ئەندازیاری پترۆڵە تا ئێستا دانەمەزراوە خەڵک باسی ڕێگاوبانەکانەکە خەڵکی زاخۆ گلەیی ئەوەیان هەیە ئەڵێن ینی لە گومرکی برایم خەلیل زۆربەی ئەوانەی لەوێ کارمەندن کە ئەکەوێتە سنووری زاخۆوە خەڵکی زاخۆ نین ینی دنیایەک پرسیاری دیکەشە بوو کە قایمقام ئەمڕۆ وەڵاممان بداتەوە بەڵام دیارە وەڵامیان پێ نییە بۆیە ئامادە نەبوون بێنە ناو پاسەکەەوە ئەو جابینە لای تۆ کاک بژار پرسیارەکانت نووسیوە یەک کورت و پوخت وەڵامیان بدەیتەوە سوپاس دەکەم هەر لە چوارچەوەی قسەکان تەباسی ئەوەش بکەیت ینی زۆرینەی گەڕک و تاخەکانی زاخۆ تا ئێستا ینی خزمەت گوزاریان بۆ نەچووە لە زستانە ئەبێ بە قوڕ و چوپا و ئەمانە دروستە بێت کۆنکریت نەکراون لایەن لێ نەکراوەتەوە سپاس نسبەت کاک نزاری سپاس کاک نزار نسبەت پارچە زەویە پێوامنێرە حقاتت بێت موفقەک هەبتن بۆ دابشکردنەوە زەوی چونکی دابشکردنەوە زەوی نوکە ما نزیکی 4471 ڕەزامەندیە هەی بڵێ ئەوە شێکێکە لە کێشەکان کە ڕەزامەندیە موافقەتیانێ و ئارزەکە لە 2011 موافقەتی هەیە حتا ئێستا کرێدارە احتیمالە حەقی دوو پارچە زەوی دابت کرێ ینی ئەوە ئێکشکوان کێشەیە بجا تنێ ڕەزامەندی بوو خێزانی شەهید دەهاتن و زیندانیان سیاسی ئەبجا ئەگەت پەیامنێرە ڕەزامەندیەکی جیاواز بێتن ئەوان ئستیثنا بێتن ئەم دەشین ئەوەنە دابشکین چونکی نوکە دابشکردن و پارچە زەوی نە دەسەڵاتی مەدانە حەسری بێت دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران دانە باش یا دوێ وارداتی ئیبراهیم خەلیل و تاوکێ ینی بحقت مدوێت ئەشتێکێت وێرە دیارکەم نسبەت زاخ و حکومەتەوەمە ینی جاوێکی گەلە گرنگت سەحکەتە زاخ و وەکو ئیدارە وەکو ئەنجومەنی وەزیران وەکو سەرۆکاتیە هەرێم وەکو هەموو پەرلەمانتارانەی هەموو 4 ساڵ جارێیان نێرن بۆ پەرلەمان زۆربیان لە زاخۆن دەڤەری بادینە ینی بوو چ تشتێ بوو زاخ و بێت داخوازکردن ئەس محققم بێ چ تەڕەدوو دێ موافقێکن بەلێ مشکلە ئەوە کۆدی چادەنگتە گەهات ئەوە کێشەی سەرەکیتان ئەوەیە ئەو لایەنی پێویستە دەنگی ئێوە بگەێنێتە ئەنجومەنی وەزیران دەنگتان ناگەێنێت ئەوەیە مشکلێ ئەو لایەنە ئەو سلسلة مراجعة سلسلة مراجعة يعني زور روتيناتي إداري روتيناتي إدارية وناشقة يعني زور ناشيانة ودنكان بقات أمن قيش مو قناعته بله دوايا بو أمن وكو بقى ما أنجمني وزيران بقى ما سروكاتي هريم شبابتي هبيتن يكسر رزامندي دكان بو وكو أجر من كتاب شاب كم 2 سال بمينه و3 سال بمينه لەڕێگەی سلسلەی مەراجع و لە ڕێگەی پارێزگای دووەکەەوە ناکات ینی ئەوە ئەمن بەڕئی من دا ئەو مشکلەی زاخ و حەلبی مەدەلە ئیدارەی سربەخۆش زەحمەتە و پارێزگاش زەحمەتە بە خەڵکی زاخ و واقعی بن ئەمە حەز دەکەین ینی زاخ و بێتە بەستین ڕاستەخۆ بە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران چەند مدیریەکی زاخ و هەنا هەر یەک لەوێن درێنیلەرێکی هەبی ئایدی ئەنجومەنی باش بەنسبەت پرسیارەکانی دیکەوە ئەوجە نەبوو وارد ینی جابدێریەکی باشن زاخۆت ئێتەکردن کوونوکە مەسەن ئەم بێژن سلفێت قەزا زاخۆ لە هەموو قەزاکان زیاترە ینی وەکو حکومەت وەکو ئەنجومەنی وەزیران وەکو وەزارەتی دارایی وەکو سەرۆکاتی هەرێم زۆر چاوێ خود دەتە زاخۆ بەلێ بۆ نەئیشیوانێ ئەمە هەر کارێک هەبێت ئەس بچم بگەمە سەرۆکێ هەرێمی بژمی قوربان حاڵ و مەسەلێکی وسە نەشولەویە باش ئەوەش ئیشێمێت بێت بکەین نسبەت دەرکارێ بالفعل دەرکار ینی ئێکش وان بۆ ژێڕۆیەک و گەلە شەهید داین گەلک ینی شەهیدن ئەوە بۆ تیفۆی گەلە جێدینە بەلێ دەرکار و بۆ تیفۆ گەلە شەهیدن بەست وەرە حتانوکەمە بیدات ئەز سەرۆکێ شار 2015
پارچە زەویێت کۆمەلگەهێک بیە ڕەزامەندی هەمی خلاص بیە ما پارچە زەوی قڕعەجی دابشکردن هەرێکیش ڕقمی خۆوەرگرت ئەوەش 2016 حتانەکە ناوەتی تاپۆکردن 2016 حتانەکە گەلێکشوان هەوڵات احتیمالە قطعیت خۆشیت فروتی ڕقامی وەرگرتی یە فروتی و دەبتە کێشێکی جوواکی دواتر کێشەی لێ لوفين شرانشي ودشت تخي بالفعل يعني لوفين شرانشي قلت صحكي قال كوري ريفابيلي ريكوبرايا يعني وريفابيلي ريكوبرا جودا برايم خليجي كوري وانايا اركيوانايا يعني سوبايكي اميراتايت هاي سوبايك اجرام بيجي احتمال اجر بكي موسي بالنيزيكي انا بالضبط بس نكي مدوسات اميراتت هاي براهي نشن في كوري بكن لا مشكله ستافێکی بدنمە ئەتوانن ئەو کارە بکەن بەڵام نایکەن ئامێری پێویستیانەیە یعنی ئامادەنین ستافێکیش بخەنە بەردەستیەوە بۆی ئێوە جێبەجێ بکەن ئەگەر با بڵێن سەلاحیات سەرۆکی باژێنە زۆخۆ گەلە حەش سەلاحیاتت کرد دەستخۆ ببینێتن و جێگیریەکێ زۆخۆ هەی هەمی کاریوی سێ قەلۆبەنە بلۆ گرێدەرێک بێت دوو شەفەر بن حەفارێک بێت ئەفڕێکێ دەور و بەرە زۆخۆ هەمی بلااو چێکن ئەوە تا لێرەوە دیسان داوایان لەکەین بۆ ئێو سوڵاحیاتە بدەن بە باژێڕەوانی زاخۆم کارە بکەن ئەوە بەحسی خەدەماتمە کرد حساسیت و بینەوە پرسەوە ڕاستی تاڕەدەکێ هەی ئەسڵان بێژم نینە ینی بەس ئەز بخۆ نەچینکی ئەزل وێرێمەت بێژم ینی ئەگەر من حساسیتێک ئەزانە هەندە بەرپرسێت هەین واللهی بەحسیمتکن واللهی تۆڕێن کۆمەڵایەتیە بەحسیمتکن خۆدێت ئاێنەمە تۆڕێن کۆمەڵایەتیە ئەپڕێکە هەندێک هەواڵەوە بەس ئەبەر نەمە چجارە جابدایە ئەزی کاری خۆکەم بڵۆ خەڵک بریارێ سەر کاری مرۆڤ بدەن و کاری مرۆڤی چێترین بەرسەوە بوو باش زۆر کورت و پوختی کروتیان گمرکی برایم خەلیل بە ناوی ئەو گوندەوەی و کەچی گوندەکە زۆر بێ خزمەتە ئەو خێلە خۆ باکرما و چەمکورک و براهیم خەلیل ئەو ژێکشوانەیە بالفعل ینی ئەوە بخۆ ئایدی ناحیا ڕزگارینە کو ئەگەر بسەڵە دیف سنوورێ ئیداریە بۆ ژێروانیە بتن بەێ ئەوانە شیان نینە يعني بو خيلا خي بو نمونه جلالك هي ابا چندین جاره ام چین هواروی جلالی زور سنوری با جروانی زاخونی نکو گوت کاری که بگی احتمال خلق راضی بن بله احتمال برپرسک بشن اول ده سالات زیاتر دستخو تو بوجی چی ویلی کەواتە لێرە دانی پێدانێن کە بەرپرسەکان دەسەڵاتی خۆیان بەرامبەر هاوڵاتی یاسایی بەکارەهێنن و چیان بێتیکەن ئابد ببێن دەکەن نەبێن ناکەن ینی عند ريكو ابراهيم خليل يعني ريفابيلي ريكو بروتشوب قال لك بصانهي شيكت بري شهر هي بوبينشيك مجرد كاري قاشيتك وكاري احتمال قال ده قلبهم بيس قلبت قيل زور يعني نقل زحمته كريكار گرنگی داینە بۆ پارکە من بەس لێوەندەی گرنگیتاندا و بە دروستکردنی پارک گرنگیتان بدە بە شقام و کۆڵانیگەلە پرسیارێکی مهمە بوو زانین مە 442 کیلومتر جادە هەنە نەهاتی نەقیرکردن ئەوە ئەزمە سەرۆکە شەڕوانی خلالی وان سێ ساڵین مە 126 جادەیە چێکرین کیلومتر عفو 126 کیلومتر جاده میت قید کردین هرش اساس 116 کیلومتر جاده هاتینه تیکله کردن و 23 کیلومتر جاده در وسوی باجروانی میت چکیدین ئەندازیار بژارمونی سەرۆکی شارەوانی زاخۆ زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانمان بەڕاشکاوی مادوونە دەستان خۆش بێت بەڵێ بینەرانی ئەزیز لە وێزگەی داهاتووی پاسەکە بەڕێوەبەری تەندروستی زاخۆ ئەبێ بە سەرنشینی پاسەکە چاوتان لەسەر کوردستان 24 بەڵێ ئازیزان بۆ ئەم وێستگەیەش وەکو ئاماژەم پێدا بەڕێز دکتۆر قەرەنی سعید بەڕێوەبەری تەندروستی زاخۆ سەرنشینی پاسەکەمانە بە سوپاسەوە دکتۆر سڵاوتان لێبێ ماندوو نەبن مەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە من ئەوەندەی بە دووەداچوونم کردووە ئەوەی کۆمنت و نامەی هاوڵاتیانی ئەم سنوورە و ئەم دەڤەرشم بواتووە ئەنی قسە لەسەر ئەوە ئەکەن ئەڵێن بە پێی ستانداردی جیهانی و عالەمی و بە پێی ژمارەی دانیشتوان بۆ هەر 1000 کەس پزیشکێک ئەبێت نزیکی 415 پزیشک لەم سنوورە هەبێ بەڵام
300 پزیشکی کەمە و تەنها 115 پزیشکەیە. ئایا ئەمە کێشەی بۆ ئێوە دروست کردووە؟ ئامار وەسایە هەر بۆ 10,000 مرۆڤ دەبێت 14 دکتۆر هەبن. باشە ئەگەر ئاکنجیت زاخۆگەل پەنابەر و ئاواران ئەم لێک بدەین 415,000 و کەسر کەسێت تێدا کەواتە 576 نۆژدارمە پێت بێت بۆ باژێڕێ زاخۆ. من کەمیشم وت کامیش خۆی زیاترە بەێ بەڵێ. ئێوە چەند نۆژدارتانەیە؟ 130. ئەم نوقسانیە چ کێشەیەکی بۆ ئێرە و بۆ خەڵکی ئەم سنوورە دروست کردووە؟ هەلبەتە نوقسانیە کێشەیە گەلک بۆ مە دروستکردی هەم بۆ وەکی کارگێریت نەخۆشخانە وەکی ڕێبەبەریە ساغلەمیە زاخۆ و وەکی وان هاولاتیان ئەوێت سەردانێ دەستگەین ساغلەمی دەکەن و پێویستە خزمەتایە. باشە ئێوە ئەم کێشەیەتان گەیاندووە بە مەرجعی خۆتان وەڵامی ئەوان چی بووە؟ بەێ هەربەتە ئەو کێشەیە نەر سەر ئاستێ قەزا زاخۆیە سەر ئاستێ محافەزات دهۆکێ هەمیایە و سەر ئاستێ هەرێمە کوردستانی هەمیاژیە سەرویمە مەرجە ئێمە ڕێبەبەریە گشتی ساغلەمیە دهۆکەیە مە ئەگەدارێوانێکری چەندەها نویسارێت فەرمی و چەندەها کۆمبینا و تەلەفۆناژی هەمی ڕێتان دەدەنەوە وەلامان زانی خۆمەلاممە دەنڤە بەس بخۆ فاقد الشيء لا يعطي يعني زي بيجمع ريفبريا قشتي ساغلميها دوكي من الدركارينين النوجدار او بيشتا من مجيد كالكتشي سرسنجينين يعني كان بن اوكي بيجي يعني روينا بوني رشبي هەر کەسە و ئیشی خۆیەکە پەرستارە بە ڕێزەکان کاری خۆیانەکەن ئەوانەی یاریدەدەری پزیشکین و مەعاون توبین کاری خۆیانەکەن پزیشکەکانیش بە تەواوی پسپۆری و اختصاسەکانی خۆیانەوە هەر کەسە و کاری خۆیەکە ئەم کێشەیەکی ئێجگار گەورەیە تەنها تایبەت نییە بە ینی ناوەندی زاخۆسەنتەری شارەکە بەڵکو لە تەواوی ناحیەکان و ینی گوندەکانی ئەم سنوورە بوونی هەیە. جەنابتان وەکو خەڵک گلەیی ئەکەن ئێوەش؟ بەێ ئێمەش گلەی ئەەکەین وەکو خەڵک و زیاتریش چووکە ئێمە ناکرێ ئێوە نوێنەری حکوومەتن لێرن جەنابتان بەڕێوەبەری تەندروستی زاخۆن. ئێمە بەڕێوبەری سەروی خۆمان هەیە ڕێبەری سەری من دکتۆر نەزارە نەزار عیسمەت ڕێبەبەری گشتی ساغلەمیە دهۆکەیە و سەروی داژی وەزیرە سەحەیە وەزیری تەندروستیە. وەزیری تەندروستی هاوکاری ئێوە ناکات؟ وەزیری بە پێی توانە هاریکاریمان دەکا بەێ بەس هاریکاری بەڕێوەبەری گشتی تەندروستی دووەک و وەزارەتی تەندروستی لەکوێ لە کاتێکە ئێوە ینی 1/6 ئەو پزیشکانەتانەیە کە پێویستە خۆی گرێدایە ویزارەتە خوێندنی بالاژی نەبەس ویزارەتە تەندروستی ینی ویزارەتە خوێندنی بالا ژبان هەر سێ باژێڕێت هەر سێ پارێزگەهێت هەرێما کوردستانی 4 پارێزگەمانەیە 4 ئێستا 4مانەیە ببوورە بە حەلەبجەوە خۆی پێتویە هەر پارێزگایەکی پترش 2-3 کولیا طبی تێدا هەبن داکو ئایندە هەیە خلالوان 6 ساڵێت بهێن ئەگەر توساکێ استراتیجیە طويلة الأمد تو مستقبلا تو محتاجي ترى خوتا دكتور هبيت كو أبيت تخرجت كان يعني الفيري دا جمارات كوليجيت بزشكي أبيت هاي سالانا نوجداري نشتجي خلاوتي دا تخرجت كان زور كيمن برانبروي أكنجية دوان كسانيد أبل هريما كردستان جي دكتور آميري MRI بالي ياخد آميري ڕنینی مغناطیسی چەند مانگە لە دهۆک لە زاخۆ لە کارکەوتووە؟ ئامێری ڕنینی مغناطیسیە و MRI لە هەفتی هەیڤادە 2010 ji کارکەفتیە ینی ئەوە سێ هەیڤوو ئەم بێژین ڕۆژێکیشە 6 ڕۆژە ji کارکەفتیە بەێ ئەی مادام بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی وەزارەت هاوکارتانن دوای سێ هەیڤوو 6 ڕۆژ نەیانتوانیوە ئامێرێکی MRI کە زۆر گرنگە بۆ ئەم سنوورە چارەسەری بکەن و چاکی بکەنەوە خەڵک ناچارە یا لە زاخۆ یا بچێ بۆ دوهۆک یا بچێ بۆ تورکیا بۆ 1 MRI واز لەوە بێنە چەند مەسرەفەکە تاگا
بە چەند ئێماڕایەکەی بۆ گرن دیسانەوە بێ سەردان کاتەوە بۆ وەرگرتنی ئەنجام ینی ئەمە خەلەلێکی ئێجگار گەورەیە دوای 3 مانگ و 6 ڕۆژ نەتوانن ئامێرێکی MRI بۆ حکوومەتێکی گەورە و گران چارەسەری بکەن. بەێ سوپاس گەلک خۆش پرسیارە و خەلکیژی هاولاتی ئەمە گەلک گازندا سەروی بابەتی هەی یەتکرین و یەتکەیژی باش دەبێت ئەم بزانین ئامێرە ڕەنینی MRI ئامێرەکە وەکی هاتی چێکردنێ ساغبێری کریاوی ئامێرێ چ کۆمپانیایەک نەشێت بکات ئیلا ئەو کۆمپانیا بێژین مەدەر کۆمپانی ئەوێ و ئەف ئامێرە یە چێکری چونکە ئەف ئامێرە پاسۆردێت خاصێت تێدا باشە خۆ ئەو کۆمپانیای دایناوە بێت سیانەشی لای ئەو بێت دەویت چی بۆتە بە حەزکەم سیانە ئەوی ئامێری نەبەس نەبەس ئامێری ڕەنینەیە یە میفراسێژی و جیازا قەستەرات دلیێژی کولزا خۆیایی ئەفەرسێ ئامێرە هەیڤ 2017 ساغبێریاوی خلاص بیە ساغبێری کی ئتکات ویزارەتە تەندەروستی هەرێما کوردستانی پێرات بیت و ئەو سەربرشتیا وێرێتکە پێتان وتون پێمان وتون چەندەها جار بەڵامی وەڵامیان هەر ئەلێن باشە دێچێکەین و ئەنیار لێرەوە دیسانەوە ئێمە ینی داوا لە وەزیری تەندروستی وەزارەتی تەندروستیەکەین ئەی دووبارەیەکەینەوە ئامێری پشکنینی MRI 3 مانگ و 6 ڕۆژە لەم سنوورە لە کار کەوتووە ئەوە تا بەڕێوەبەری گشتی تەندروستی زاخۆش ئاماژەی پێدا ئەڵێ پێمان وتون بەڵام تا ئێستا وەڵامیان نەداوینەتەوە ئایا ژیانی ئەو هەموو هاوڵاتیەی ئەم سنوورە لە زاخۆ بای ئەوە نییە ئامێریکیان بۆ بکڕن یاخود بۆیان چاک بکەنەوە دکتۆر پرسیارێکی تر هەیە حەزکەی بە یارمەتیت پێشوی پرسیاری فەرم بزانە ئەوە کتابە هەفتی هەیڤائێک دەرچووی 2019 هەفتی هەیڤائێک وەزیرە تەندروستی تەوقێکری بۆ ئەنجومەنی وەزیران ئەوە جارا سەیەژیش من بە ئەم دوێ ئەسەیە ئەف کتابە چیت سەر مەسەلا ڕەنینەیەت نەخۆشخانەزار خۆیان گشتی چت ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانت زەڤڕینیت بە کتابە تا ئێستا هەفتی هەیڤایەکە تەوقیع دکتۆر ڕێکەوت حەمەدەمینی سەرە و وەزیرە تەندروستی هەرێمە باش ئەو خاتونە با پرسیارەکەی بکە فەرموو بله از کسر شفیق جناحیا باتیفا گلک سپاس بو بدر فتح خیرات نوا میوان و دیکم از بکو فرمان برک دادگاه باتیفا بو من خوش دم خلک که هزار گازنده جمعت کن جبر گری بس تهجینیه بو مد این گلک آستان دیکم رکوان دام نچارین بریوان بدین زاخو جبر کو پشکینین یت نوجداری لدفمانینن اگر بش پشکینین لجورت خوینه بو بنگه ساخلمیا باتیفا بیم بکن دکار آسانتر بد بومه و حولاتیان بورم بسیارا دوی دیسان 78 گوند و 3 کمالگه و نوح یک بیویا دو بنگهت ساخلمیه و نه دوام تنه حتی نیبروه و تقریبا نیزی که 45,000 کسان ورداد جین سپاس زور سپاس کسر خان مایکەکە لای ئەو کاکەیە بەلێ ئەمەک دەوەردۆریا دەرکارێ کۆمەڵگەیە سەر و برسەویزەوە ژوی کردی بێ بەهرین نظام نخوشخانه زاخو حتی نوکه نشیاب منوجداره که بو خلکی دوره بنیدن پرانیا خلکی دوره حتی نبینه نوجداری آفرجی ده چی تدف نوجدارا ظالم آفرد در ظالمی نظامم بو چی نخوشخانه زاخو حتی نوکه نشیا پیدویا سرکی آوی خلکی دابین کردن اما هرچی نبید اسبوع 2 جارا نوجداره که بنهیره دوره زۆر سپاس لە کۆتا پرسیارەوە دەست پێ بکەین سەبارەت بە دەرکارانی ئاماژە بە ئەوە زۆر گلەییان هەیە ینی ئەڵێت ئێوە ناتوانن ینی قەرار بدەن پزیشکێک کە ینی ئەبێت زیاتر لە پزیشکێکش لەوێ بێت بە تایبەت بۆ ئافرەتان بەجیا و بۆ ینی بۆ پیاوانیش بەجیا یەک پزیشکیش بنێرن بۆوێ بۆ دەرکار بەڵێ بەێ بنگای ساغلەمیە دەرکار ئەمزانین دەرکارە بخۆ ناحیەیە نۆکە چ نۆژدار تێدانینن ئەوە هەیڤ هەفت نۆژدارەکە بیە چووی دەراساتە هەر بێ نۆژدارە نۆکە برین پێچەک لێرێ ئەو ینی ئەو بەڕێزە لەوێ هەم برین پێشە هەم بەڕێوبەری بنکەکەیە بەێ لە یەک کاتە بەێ وایە لە یەک کاتە چونکە ئەو دکتۆرێت ئەمێت المەرکزێ
قەزایە ئەم فرێکەی ناحیە ئەم بێژین دەوروبەرێت قەزازاخۆ نۆژدارێت پلەبەندن قانونەکێ قانونە تەدەڕج و طبی ئەو مافێ دەت نۆژدارێ دەبیە 2 ساڵە نیشتەجێی خۆلاو بیت ساڵێک پلەبەند بیت 2 ساڵە نیشتەجێی دێرین بیت باش ویجا هەمی قەزازاخۆ 5 نۆژدارێت پلەبەند بتنێ هەنا ئێکی شوانە بنگەیە شێخ سعید پیرانە ئێکل بنگەیە ساغلەمیە دەلالە ئێکل بنگەی ساغلەمیە بێ گوڤەیە ئێکژی الباتوفەیە چ نۆژداری دیدیت پەلەبەند نینن تو لە ئەردەکدی نۆژدارێکی فرێکەی بۆ دەرکارێ ئەو ئەردێدی دەمینیت بێ نۆژدار واتە ئێوە ناتوانن بۆ دەرکار هیچ نۆژدارێ بنێرن لەبەر ئەوەی نییە لەبەر ئەوەی نییە بەلێ ئەف نۆژدارەژی بۆ دەرکارێ تڤە ڕێڤەبەریە گشتی ساغلەمیە دهۆکێ پشکا پلاندانانێ بێ دابینکردن ئەمە چارەسەر ناکرێت بەم زۆنە ئەوە چارەسەر دەفمەنینن چونکە دابشکردنە نۆژدارن نەل سەلاحیاتێت منە تڤە ڕێڤەبەریە گشتی ساغلەمیە دهۆکێ نۆژدارێ بۆ من فرێکەت داشنووی کە ئەسوان دابشکە بە نسبەت پرسیارەکەی کەسەرخانەوە ینی ئەوەی پشکنینی خوێن و ئەوەشی کە 1970 گوند و 3 کۆمەلگە و ناحەیەک لەسەر یەک بنکە یاخود 2 بنکەن بەێ ئەوەش خۆش پرسیارە سەبارەت بە پشکنینێت پێشمارە بڕینێ ئەvە نە پشکینێکی نۆرمەلە ئەتیادیە هەمی پشکنینێت تایبەت بن تایبەتمەندن نۆژدارێت تایبەتمەندێ خاصیت یە تایبەت پشکنینە خوێنێ یە پێدوێت لە لێڤەبەریە ساغلەمیە زاخۆ مە 2 نۆژدارێت هەین بتەنێ و وی شۆلیتکەن یەکیشوال نەخۆشخانە زاخۆ یا گشتیە دیژی نەخۆشخانە زاخۆ یا تەنگاویە بژل هەندێژی هەندێک کەرەستە و تشت پێدوێن تاقیگایەکی پێشکەفتیە نە تاقیگایەکی نۆرمەلە پشکنینیت پێشمارە بڕینێ تشتێکی معقاتترە و پێتیویە سەر ئەستێ پارێزگایە بەنسبەت پرسیاری دووەمەوە بەێ پرسیاری دووەمی ئەوەی بەنسبەت 1970 گوند و 3 کۆمەلگە و ناحیەکە بەێ خو ئێک بنگای تەندەروستی یەت سەرەکیە هەی الباتوفە و بنگەهک دیژی هەیەت ئێواریایە ئەمبێژی نیەت کلینیکێت ملیە ئەوژی شتەکن هەرچەندە خزمەتێت هاوڵاتیانت کات بەس هەمی شتێت وی داهات و دەرمان و هەمی پەیوەندیت وی جودایە گەل ئسپێدەیە و بنگایەکی ساغلەمیە هەی لێڤۆ کاژی تەنها برین پێچەک و تیمارکارەکە تێدا هەی بەێ بخۆ باتوفە نە پێویستی خەستەخانەکی پێنجی ئەسە تەختیە هەی و ئەف تشتە بەرین و کەژی بنویسینجی مەیە دای دهۆکێ و مەل چەند جاراژی مەجالە سامەیە بە حەزکردی باتوفە پێویستم نەخۆشخانەیە ئەخیر پرسیارم ئایا وەکو لە کەرتی حکومی ئەم هەموو خەلەل و کەم و کوڕیە هەیە لە نەقسی لە کەمی نۆژدار و لە کەمی دەرمان و لە خراپی چارەسەر لە عیادە و لە کەرتی تایبەتیش بە هەمان شێوەیە دکتۆرەکان لەوێش خزمەت ناکەن لەوێش دەرمان دەست ناکەوێ هەلبەتە جیاوازی هەی وێرێ دەرمان پترترە دیمالا خزمەت پترتر بیت چووکە شیان پترترە لوێرێ نەساغ خۆت چیت پارێخوات دات ئەف شتێت کوێ پێویست شێت دەست بە بینیت ئەڤەل کلینیکن دەربە و نەخۆشخانێن تایبەت ئەمان ئەف تشتە ژبەر کێماسیە ڕێژێ دەرمانە ئەڤێل کول ئەدگاهت زاخۆ نەبووی ئاستیە نە دوف پێویستیە خەلکێ زاخۆیە زۆر زۆر سپاس دەکەم دکتۆر قەرەنی سعید بەڕێوبەری تەندروستی زاخۆ سپاس بۆ ئەوەی کە لە پاسەکە ئامادەبوون و وەڵامی پرسیارەکانی ئێمەتاندای سوپاس بۆ ئێوەش زەحمەتان کێشە لە هەولێر هاتم خزمەتی ئێمە هەربژین بەڵێ بینەرانی ئەزیز ئێستا وردە بەرەو خاڵی سنووری یاخود بەرەو برایم خەلیل هەنگاو ئەنێ لەوێش کۆمەڵێک پرسیارمان هەیە لە بەڕێوبەری ئاسایشی گومرکی ئیبراهیم خەلیل ئەیکەین بێگومانەوانش پرسیاری ئێوە. بەڵێ عەزیزان ئێستا ئێمە لە دەواازەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیلین لە ئێمەوە ئێستا وەک چۆن
ئاڵای کوردستان دیارە ئاواش ئاڵای تورکیا لەو بەرەوە ئەبینین هاتوین بۆ ئەوەی لەگەڵ کاک عەبدولوەهاب محەممەد بەڕێوەبەری ئاسایشی دەواازەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل دەست بە بەرنامەکەمان بکەین لەگەڵمان بن. کاک عەبدولوەهاب سڵاوتان لێبێت. چۆنن وەزتان چۆنە ماندوونە بن هەر بژین. ئێمە وەکو پاسی یادگار مەبەستمان بوو ئێوەش بەسەر بکەینەوە کە سەردانی زاخۆمان کرد بۆ ئەوەی باسی خەمی خەڵکو و خەمەکانی ئێوەش بکەین. ئێوە وەکو ئاسایشی ئیبراهیم خەلیل ئەو کێشانەی کە زۆر ڕوبەڕووتان ئەبێتەوە بە شێوەیەکی ڕۆژانە و ئاستەنگی بۆتان دروست کردووە چین؟ حقت gelek kêşil çünkü komelgeheke berfira komelgeheke rojane yani rojê havînê hinde cere heta 14-15 kes hat noçûn têre vê komelgehê de hat yani hat noçûna kireyî kêşep heme new'a ve hene çendê şira yani heseb wan teqarîrê hatiye xarê baştirîn dergeh helser asta Iraqê ke wekû rêkxistin û wekû şûr rêvebirin باشە. ئێوە جەنابتان بەڕێوەبەری ئاسایشی ئەم خاڵن ینی ئەو مەترسیانەی لێرەوە کۆتاییان پێهێنرێت ناهێڵن بێتە ناو هەرێمی کوردستانەوە چین؟ حقت هەوڵدان بڕێکن نە یاسایی gelek خەلک ڕۆژانە ئەم ناو کۆمەڵگەهێ دادگیرین چ عەرەب چ خەلکێ دیێ بیانی یعنی ڕۆژانە تقریبا ئەف ساڵە نەنێزیکی 200 کەسە مەگرتنە ئەوێت هەوڵ دای نەڕێکی یاسایی کومەلگەها برایم خەلدەوەجا چوب ترۆمپێلا چوب پێیا چوب بێنە ناو هەرێمی کوردستانەوە ڕێگریتان لێیان کردووە گرتنەش بە هەموو شێوەیە هەموو شێوەک باشە. ئەمنیەتی ئەم خاڵە سنووریە بە شێوەیەکی خۆتەزانی ینی لە دوای ئەنجامدانی ڕفرەندەمی سەربەخۆیەوە کۆمەڵێک مەشاکل ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ یەکێک لەو خاڵانەی باس کراوە بوتیان ئێرە بە تەواوەتیەکەوێتە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی. ئێستا ئەم خاڵە سنووریە لە ژێر دەسەڵات و کۆنتترۆلی تەواوی هەرێمی کوردستانە هەل بیداەتش وەختی ئەف ئاخفنەهاتیەکردن و خاڵە برایم خەلی کەتە دەستی عێراقی هیچ شکلێکی هیچ ڕەنگێکی کەسێ عێراقی نەهاتیەت vê komelgehê de wekû kar wekû şûr heta nûkeş ka berê çawabî berî 10 sala çawabî nûkeş nefsî muwazifin nefsî tişte û çi tişin hatiye gorî هەر بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان هەموو دەست حکوومەتە هەرێمە کوردستان و هیچ کێشەیەکیان دروست نەکردووە بۆ ئێوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە حقت کێشە بوومە وەکو کومەلگە نەهات ناچێکردن چونکی wê wextekê eskerê عێراقی hata rexîdî بۆ فترەkê çend minawirat cêşa Tirkî kirin bes wekû tidaxulat gûmirkê da yan rêgirtin yan tiştek nehate kirin باشە قسە لەسەرەوە کرا جگە لە ئەو پردەی لە نێوان خاکی یاخود سنووری هەرێمی کوردستان و تورکیا هەیە پردێکی تر دروست بکرێت ئەو پردە بە تەواوەتی لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی و تورکیا بێت ئەمە ڕاست بوو یان تەنها هەڕەشەیەک بۆ کاتەکرا ئەوە بەرنامە کەبی بەرین و کەشبەری بە ئەحداث 16 ئۆکتۆبەریش ئەوە هەبی اتفاقات نابین حکوومەتە عێراقی و حکوومەتە هەرێمی و حکوومەتە تورکیا و پرێکادی 5 کیلومترات بە ئیبراهیم خەلیلدا چێ بکەن ئەویش هەت حدودی هەرێمە کوردستانیدا ئەو کاتە بەڵام ئێستا ینی شتی هنگی حکوومەتە عێراقی قبول نەکرد چونکە ئەو پرکەت ئەو شارع وێ پرێ دەردکەت کەتە سە بۆڕیت نەفتێ چونکی چێ نەبی شارعێکی دووەلی بکەویتە سە نێزیکی بۆڕی نەفتێ باشە یەکێک لەو کێشانەی کە بە نسبەت هاوڵاتیانەوە بووە بە کێشەیەکی سەرەکی هێنانی دەرمانی قاچاخە بە شێوەیەکی قاچاخ دەرمان ئەهێنرێت و ئەوترێت لە بازارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەت لە ناو زاخۆ ساغ ئەکرێتەوە ئایا لەم خاڵی ئێوە یاخود بە ڕێگەی دیکە ینی دەرمان دێتە ناو هەرێمی کوردستانەوە کە کوالتیان خراپ بێت حقیقت هەنا ما ینی ڕۆژانە هەفتیانە هەیڤانە ئاماریشمە هەنم ینی gelek hatiye girtin dermanê sexte dermanê dî xelek hatiye tehwîlkirin bû mehkemê ev sala bes yani nabê me bez derman 1888 tanê madê cura û cûr yê xirabî 1888 madey xirab me lêra sotna agir berdayê محاولە کراوە بهێنرێتە ناو هەرێمی باش ئەو نەل دوی مواسفاتا بینە نەل دوی فوان تعلیماتێت هەرێمێ بینە باشە هاتنە ناوبرن ئەو کەسێت خواست دەرمانەش بەگیردایی
هەمیا ڕاستە خۆ دەنە محکەمێ باشە قسە لەسەرەوە هەیەکان یەکجار هێنانی مادەی خراپ بەرپرسەکانی لە پشتەوەیە ئەمە تا چەندە ڕاستە هیچ هەتانوکە هەر تشتێکی خراپ هاتیە ناو برن چم بەرپرسێکێ چ بەرپرسێکێ ئاگاداریە مە نەکریە و ئەم لە پشتین یان ڕێکی بدەنێ باشە چی بە نسبەت مادەی هۆشبەرەوە چی بە نسبەت مخدراتەوە ئایا لێرەش محاولاتی ئەوە کرێت مادەی هۆشبەر داخلی هەرێمی کوردستان بکرێت حقت مە گرتێت بەن نەتینە ناهێڵم چەند دەستگی چەند دەستی لێرە تقریبا ساڵا پار هەتە نزیکی 6 کیلۆ مەگرتنە لێرە بۆ تورکیا ببەن ئینان کێمە لێرە چونکە ئینان زیاتر ڕەخی ئیرانەیە و لێرەت بەنە دەری لێرەی بەنە دەرەوەی کوردستان ئێوە ڕێگری لەوە شەکەن باشە بابەتێکی دیکە ینی سەبارەت بە کۆنتترۆلی جۆری بەگشتی لێرە لە چ ئاستێکە ئایا هیچ نەواقس و کەم و کوڕێکیان هەیە حقت کۆنتترۆلە جووری خاص بێ ئەخیری هاتە دانان ئاستێکی گەلێکی باش جیهازت متەتەور یعنی ئەف جیهازت vêgavê کۆنتترۆلی جووریە مەهەی سە ئاستی عێراقی و هەمە حدودت عێراقی نینە نوکە هەر حکوومەتە عێراقی هات سەحکرە جیهازت کولبرەیم خەلیل هاتیە دانان هەتا نوکە لە عێراقی نەهات نەدانان باشە پرسیارێکی دیکەش ئەمەش ئەخیر پرسیارمە پرسیارێکی گشتیە جم و جوڵی بازرگانی لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان لە چ ئاستێکایە باشە کزە یان زۆر باشە الحەمدلله باشە یعنی تۆ هزرکە ئەف ساڵە چووی نێزیکی 2,700,000 کەسە ئێرە و یعنی حدودی تورکیا ڕە هات نۆچوون کردە 2,700,000 کەسە برەیم خەلیل سەرزێرە هات نۆچوون کردە ئاسانکاریتان بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان تا چەندە بچن بۆ تورکیا و بە پێچەوانەشەوە حقت ئاسانکاری هەیە هەتا حدێکی ینی ڕەخی مەڤە هەموو ئاسانکاری هەنا بجە هەگە نەهێناکردن ڕەخی تورکیا ئەو تشتێکی بەس نوکە حاڵەن خاص ئەوە سێچار هەیڤە وەزعی مە و تورکیا گەلک باشە ینی اجتماعاتت هەردوو گومەرکۆت باشن ئاسانکاری گەلک باشە بەڕێز کاک عەبدولوهاب محەممەد بەڕێوەبەری ئاسایشی دەواازەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانمان هەربژین ماندوونە هەربژین بەڵێ بینەرانی ئەزیز لێرە لەسەر ئەم پردا کە هەرێمی کوردستان و تورکیا بەیەکەوە دەبەستێتەوە لە دەواازەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل کۆتایی بۆ بەرنمەیەمانەهێنین ئەو پرسیارانەی کە هاوڵاتیان کردبوویان ئێمە لەو ماوەی کە لە بەردەستمان بوو هەوڵماندا وەڵامیان بۆ وەربگرینەوە چ لە سەرۆکی شارەوانی چ لە بەڕێوەبەری گشتی تەندروستی چ لە بەڕێوەبەری ئاسایشی ئیبراهیم خەلیل و دووبارەیە یەکەمەوە کە ئێمە ویستمان قایمقام یاخود نوێنەرێکی قایمقامیت ئەگەر بە حەزوریش نەبێ بە تەلەفۆن بەشداری بکەن لەم بەرنامە بەڵام ئامادە نەبوون وەڵامی پرسیارەکانی ئێمە بدەنەوە تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار لە شار یاخود شارۆچکەیەکی دیکەی هەرێمی کوردستان ڕێزی یادگار فایەق و تەواوی هاوکارانم قبول بکەن ماڵتان ئاوەدان.